دەستخۆشی لە بەرنامەی بەخشینشەکەین هەتا ڕادەیەکی زۆر باشە ئەگە بەردەوام لەسەرێ دەستی ئەو خێرخوازانەش خۆش بێ و کە کەفارەتی ئەم ناڵبێوەکان ناکەن هەردەم نمونەیان زۆر بێت دەستیان خۆش بێ و دوعای خێریان بکەین زۆر باشە بۆ ئینسانی فەقیر و کەم دەرامەت زۆر باشە ماڵن ئەوا بێ و نمونەیان زۆر بێت دەستخۆشیان یەکەین داواکارین بەردەوام بن لەسەری دوعای خێر دوعای چاکان بێت دەستیان خۆش بێ و ماڵیان ئەوا بێت ئێمە وەکو ڕێکخراوی سۆمای چاوان بەشی چەمچەماڵ بە هاوکاری دەستگای بەخشین هەستین بە دابەشکردنی سەبەتەی خۆراک بەسەر 50 مناڵی بێباوە کە لە ناوچەکەمانە بوون و هەر پێش ئێستاش وەکو سۆمای چاوان بەشی چەمچەماڵ هەستین بە دابەشکردنی دارایی بەسەر نزیکەی 43 مناڵی بێباوکە هەر لە دەڤەری چەمچەماڵ. ئێمە هیواخوازین کە خێرخوازان و خوا پێداوان ئەوانەی کە خوای گەورە ماڵی پیان بەخشیوە کە لە ڕێی خوا سەرفی بکەن و دەست بێنن بەسەر مناڵی بێباوکانە بە تایبەتی لەبەرەوەی مناڵی بێباوک چاوی زۆر لە دەستی خەڵکە کە دەستی یارمەتی بۆ درێژ بکە.